ساڵانێکە حکومەت و وەزارەتی کشتتوکاڵ لە هەوڵی ئەوەدان کە زۆرترین بەرهەمی ناوخۆیی کشتتوکاڵی بتوانرێت لە ڕێگای جوتیارەکانەوە پێداویستی و خواستی ناوخۆ پڕ بکاتەوە. بەڵام ئەوەی دەبینرێت لە وەرزی زستاندا کەمترین بەرهەمی خۆماڵی بەدی دەکرێت لە علوەکانی هەرێمی کوردستاندا. ئێرە علوەی سەوزە و میوەی هەولێرە. لێرە ڕۆژانە نزیکەی 20,000 کەس بژێوی ژیانیان لەسەر ئەم علوەیەیە. بە بەهای 1 ملیار دینار ڕۆژانە سەوزە و میوە دەهێنرێتە ئەم علوەوە. ئەوەی کێشە و گرفتە لەم علوەیە بۆ بازرگانان دروست بووە بە هیچ شێوەیەک ڕێگایان پێنادرێ بەرهەمی سەوزە و میوەی هەرێمی کوردستان بچێتە پارێزگاکانی خواروو و ناوڕاستی عێراق. لە کاتێکە ئەو بەرهەمانەی خواروو و ناوڕاستی عێراق زۆر بە ئاسانی دەهێنرێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان، بەڵام هەر بەرهەمێک کە لە هەرێمی کوردستانەوە بچێتە پارێزگاکانی خواروو و ناوڕاستی عێراق زیاتر لە 1500 دلار بۆ هەر ئۆتۆمبیلێکی بار هەڵگر لێی وەردەگیرێت. لا بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. پرۆژە استراتیژیەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ماوەی 1 ساڵدا جێبەجێکردنی 3 پرۆژەی بە بازاڕکردنی گەنم، بڕیاردان لەسەر دروستکردنی نۆبەنداوی استراتیژی بە شێوەی PPP، دانانی بەردی بناغەی کارگەی شەکر و چەوەندەری بتوێن لەسەر ڕوبەری 6,000 دۆنم، کردنەوەی گەنجینەی ساردکەرەوە بە توانای 10,000 تۆن، پرۆژەی دانانی ستیکەر و بارکۆت و لۆگۆ لەسەر بەرهەمی مریشک، کردنەوەی علوەی هاوچەرخی هەولێر لەسەر ڕوبەری 300 دۆنم. وەزارەتی کشتتوکاڵ یەکێکە لەو وەزارەتانەی لە تەمەنی کابینەی نۆیەم زۆرترین پرۆژەی هەمەجۆری تێتا تەواو بووە. ئەمەش دیدگای حکومەتی هەرێمی کوردستان بوو بۆ گرنگیدانی زیاتر بە بەرهەمی ناوخۆ و پاڵپشتیکردنی ئەو کەرتە. لەگەڵ بریکاری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو باس لە گرنگترین پرۆژەکانی وەزارەت دەکەم لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا. ئێوە تا چەند سوودتان لە ئەزمموی وڵاتە پێشکەوتووەکان وەرگرتووە لە بواری زراعەتە؟ پراستی هەکە مرۆڤ تەماشە بکات، مرۆڤ بێژت هەوە دەست پێکە کابینانە هەیە حکوومەتە هەرێما کوردستانێ بسەرۆکایەتیە جەنابێ کاک مەسرور بارزانی ئەمت بینین گرنگیدانە کە مەزن یا تێتەدانە وزارەتە کشتتوکاڵ، وزارەتە چاندنێ و ژێدەرێن ئاوێ ژبەرک و پراستی ئەف وزارەتەیە گرنگە. ئەف وزارەتە یەگرێدایە ژیانە خەلکێڤە، یەگرێدایە بەرهەمێ نافخۆڤە، یەگرێدایە پەیداکردنە ئاساییشە خۆراکی دوی وڵاتیدا. وزارەتەکە گرنگە. دوو وزارەتن پراستی ناوێ ئێک وزارەتێ چەند وزارەتە چاندنێ جودایە و وزارەتە ژێدەرێن ئاوێژی جودایە و هەردووژی بابەتێت گرنگن ئاف و چاندنیشی. ئەگەر باسی بەرهەمە کشتتوکاڵیەکان بکەین لە چەند بەرهەماتوانیمانە پێداویستی ناوخۆ پڕ بکەینەوە، یعنی چۆن گرنگیتان بە بەرهەمی ناوخۆیی داوایەوە؟ ینی بۆ نەمونە بەرهەمی پتاتە ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان بەرهەمێکی زۆری پتاتە هەیە و گەلک جارە جۆتیار تێنە سەرخەڵێ لەگەڵ وزارەتە ئەمە زۆر نەڕازینە کو پتاتەش دەرڤەی وڵاتی بێنە هاوردەکردن ژ بەرڤێکێ کوتوبین چەنگ و بەرهەمێوان گەلەکە و بەرهەمێوان تێرە مەدکەت وەک هەرێما کوردستانێ و گەلک جارە ئەوی بەرهەمیت فرۆشنە باجێڕێ دیەت عێراقێ ناڤەڕاست و خواری عێراقیشی. گەلک جارە دێتوبینی خودانێت کارگەهێت چپسا تێنە هێرە ئەدوێن کو استیرادە پتاتا بکەن بوێ هەندێک و على ئەساس ئەف پتاتێت مەهەین کوێ تێنە بەرهەمئینان کوردستانێ بەسیەت خواردنێنە. ئەوان دوێت پتاتێت سیناعی استیراد بکەن، هاوردە بکەن، داکوبکار بینن بۆ دروستکردنا چپسات کارگەهێت خۆدا و پراستیژی وەک ژێرخانەکە ئابووری کارگەهێت پتاڵێت چپسی یانیت فنگەر چپس و ئەوێت مەزنێل کوردستانێ پەیدا بووین. بەس هەر دیسا شکر بۆ خودێ ئەمت بینین نهۆ جۆتیارێت مە ئەف جۆتیارێت مەزنیت نەمونەیە کوردستانێ و پتاتات چینن دبێژن ئەم نەبەس پتاتێت خواردنێت چینین ئەم پتاتێت سیناعیژی چینی. ئەو بەنداوێت کومەهەینە پراستیت کوردستانێدا هەکە دۆکان بت، هەکە دەربەندی خام بت، هەکە دهۆک بت
کو ئەڤە سێ بەنداوێت سەرەکینە ئەف بەنداوەنە تەباوەری هەبێت بتایبەت دۆکان و دەربەندی خان ئەو ئاوا تێدا تێتە کۆمکردن نزبە هەرە بترژێ ئچت بۆ کشت و کاڵێ باجێڕێت عێراقێت ناڤەڕاستە عێراقێ و گەلک ژێ تێتە بکارئینان بۆ ئاوا ڤە خواردنەیە کو باجێڕێت دیەت عێراقیەت کول دەرڤەی کوردستانê ئەم وەک وزارەت مە پرۆژەک نهۆیدایە بەرلەمانی کوردستانê ئەو پرۆژەکی متەکاملە و دانوستاندنجی سەرهاتیەکردن ناوێ پرۆژەی کوچاوە ئەم ئیدارە ئاوا کوردستانی بکەین یعنی ئەڤە تشتێکی گەلێکی گرنگە و بەلکی گەلک وزارەت دێلگەلمە سەرخەڵتێ بندوی بابەتیدا کوچاوە ئاوا کوردستانê بێتە پاراستن و بێتە ئیدارەتکردن بەهۆی پاڵپشتی زیاتری وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ جوتیاران و گرنگیدانی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی ئێستا لە هەرێمی کوردستان چەندین بەرهەمی ناوخۆیی هەیە کە توانای پڕکردنەوەی پێداویستی ناوخۆشی هەیە و تەنانەت هەناردەکردنیشی هەیە بە تایبەتی بۆ پارێزگاکانی خوار و ناوڕاستی عێراق بەڵام ئەوەی کێشە و گرفتە بۆ بازرگانان و جوتیاران لە بازگەکانی خوار و ناوڕاستی عێراق ڕێگایان پێنادەن بەرهەمە کوشتتوکاڵەکانی هەرێمی کوردستان هەناردەی ئەو پارێزگایانە بکرێت و داوای پارەیان لێ دەکرێت ئەمە لە کاتێکدایە پێچەوانەی هەموو ئەو ڕێکەوتنەیە کە لە نێوان هەردوو وەزارەتی کوشتتوکاڵی هەرێمی کوردستان و عێراق کراوە جیالەوە شۆفێران و بازرگانان داوا دەکەن لە ناوخۆی هەرێمی کوردستانیش ئاسانکاری زیاتریان بۆ بکرێت ڕۆژانە مەهانەمان لێ دەبینەوە ئەوڕۆ هەموو خەلکی عێراق دەزایی بەروبیمی ناوخۆ زۆر کەمە ئەو شتانەش دێتر پێویست ناکە لە سەیتەرەکان وەڵام مەمنوعە یان ئەوە عێراقی نیتمان هیچ شتێکمان نییە ئەگە هەبی ئەمە بەخۆمان لێ ناگەڕین داخلی عێراق بیتن داخلی کوردستان بیتن سەیتەرەکانیش بۆ پارەیە هەر سەیتەرەیەک حکومەتێکە کەس برێن هەر سەیتەرەکی ناو حکومەتی عێراقی بە کەیفی خۆیتی هەیە ئیزنە دەدا هەیە پارە دێسین هەیە لێ ناگەرێ هەر بڕۆی مەشاکلێکمان لێ دروست بووە هەماهەنگی نییە لە مابینی حکومەتی هەرێم و حکومەتی عێراق ئێستا ڕۆژانە ئەمە ئەو کاتی بەروبوومی خۆمانەی دەگاتێ حکومەتی عێراق مەشاکلمان لێ دروست دەکات ئێستا لە پردی ڕاهەتا سەیتەرەی شەعب هەر سیارێک دەڕواتن حکومەتی عێراق بە 15 وەرەقە ئیزنیدا وەکو کودی و بیبەر خیار ئەو بەروبوومانە باینجان ئەوان لێ ناگەڕێ بڕوە لەبەر ئەوەی دەرێ خۆمانەی خۆیان هەیە ئەوانش باجی خستری بازەکەش بە ڕسمی نییە بە شەفەوەی پارەی لە سایقا وەردەگرن پارەی نەدەی دەرناچی ئێستا وەکو کەلام ئەو هەموو ئەشیا ئەو بەروبوومی خۆمانە هەیە لێ ناگەڕێن بڕوە دەرێن ئەوانە ئی خۆشمانە دەرێن ئەوە بە بیانی ئەوەیە لە دەرەوە هاتووە لە دەرەوەش نهاتووە وەکو ئەو سەوە و سیارەنەوە لە بەرامبەر تووڕاوەستا ئێستا کەلەمە قەرنابی تا ئەوانە هەموو بەروبوومی خۆمانەیە حکومەتی عێراق لێ ناگەڕێ بڕوە ئەوانەی خەلکی منتیقەی نەتوان بارکە ناتوانانی ئەمن ئێستا ڕزقەکی بارکەم بیبەر باینجان کودی لە من ناتوانن ڕێگای بە من نادەن بەس ئەوان تەنسیقیان هەیە بە 15 وەرەقەی لەوان دەتوان بەڕێ بۆ جنوبی عێراق زۆر کێشەمان هەیە یعنی ئێستا ئەوەندە بەروبوومەی خۆمان لەم وەرزە و لەم فەسڵە هەمانە کە لەرم و قەرنابیت و کاهومان هەیە ئەچی لە بازگەکان ڕیان پێدەگرن دەڵێن کاکە مەمنوعە هی خۆشیان هەموو شتێ دێ بەس ئەمەیان قبوڵ نییە تێگەی هەتا ئەو بڕە ڕسقەی دێ بڕە ڕسقەی هەشمانە کە دەمانەوێت بنێرین بۆ جنوبی عێراق بۆ بەغدا و بۆ شارەکانی دیکە لە سەیتەرە ڕێیان پێدەگرن لە سەیتەرەی پردێت تێپەر دەبی دەگەی سەیتەرێک دارەمان هەرچیت پێبێ پێت فڕە دەدە هەرچیت پێبێ ئیستا لە ناو خۆیان هەر لە دیوی بڵێن حکومەتی عێراق بارەکان لێرەوە لە پردێت جەماعەتی پردیان لێ ڕسق لێمە دەکردن بارەکە دەبنەوە سلێمانی لە سلێمانی دەیبنەوە بە چەمچەماڵ بە 15 وەرەقە بار ئەڕوە ئەمە جێگە قبول نییە ئەمە خوا قبول ناکە بە پارە و بە ڕەشوار بڕوە حتا بەغدا سیارە ڕناوەستێ بە زەمانەت ئەوانش هەرچیە دێنن مەسموحن ئەوە تەماتەی نەزەف ئەوە تەماتەی کەربەلا ئەوە شتی خۆیان دوان زەمان کە بێ ئێمە ڕێی پێ ناگری ئەوە ئیسە پیاز دێ هەرچی ئەمە بێ ئەوان ڕێی پێ دەگرێت خوا قبول ناکە وەڵا جێ قبولنی ئەم فەسڵا زۆر دنیا ساردا بارمان هەبووە 3 ڕۆژ لە ناو بەفرماوەتەوە خوا ئاگادارە 3 ڕۆژ لەو 3 ڕۆژە دێ سعات 12 ئەمە سەیتەرەکەمان بۆ خەپاتەکە کاکە بەیانیان ساردە هەتا پاش نیمە ڕۆیە
سەیتەرەکان اینجا باشماغبارەکان دەبێتەوە لەبەر سەرما سیارە ناتوانێت هەرەکەت بکات دەخزێ لەبەر وەرگەڕە کە دێتە سۆنەر دەبێتە سعات 12 هەتا 12 دێنن بەزە پاش 12 نایلن سیارە هەیە دوو دێ سیارە یەک دێ ئەگەر ئەم فترێ ئاسانکاریمان بۆ بکەن ئەمە مەمنونیانی 3 ڕۆژ لە ناو بەفر بێ و 2 ڕۆژ لێرە لە دێگەڵە بێ و زۆر یعنی گومرگ وەزعی زۆر خراپە لەو ڕۆ کێشەی سەرەکیمان بازگەکانە کە بەشەوە ئێمە معادل بەشەوە ئاگەینە بازگەکان سعات 12 هەموو شەوێ داخرێ ئێستا بەهۆی ئەم کاتە شۆجەوەکەی ناخۆشە و بە فربارین و ڕێگا عاتڵات و ئەمانە 2 سعاتێ بۆ نمونە 12 بۆمانکەن بە 2 باشترە من بارم بار کردووە چوارشەمە لە مەرزی باشماخەوە ئەوەی پێنجوێن کامل بەفرە 6 سعات 7 ساعتم پێچووە تا گەشتومەتە دێگەڵە دوای ئەوە سعات 2 گەشتومەتە دێگەڵە داخراوە شەو بە فرباریەوە و بەیانی فریانە کەوتم سعات 4 ئێوارە گەشتومەتە عەلوە ئێمەش ئەو ڕزقانەی کەباریەکەین ئەو میوە و بەروو بوومە کەباریەکەین خۆی 2 ڕۆژ 3 ڕۆژ مێنێتەوە ناو سیارەکە تێکەچێ خراپە بێ بە عەمەلی عەلوە نایە بە عەمەلی بازار نایە فریان ناکەوین تەئخیرە بین کێشەی سەرەکی ئەمە کێشەی بازگەکان بەرهەمی ساڵانەی سەوزە و میوە و سامانی پەلەوەری لە هەرێمی کوردستان بەرهەمی سەوزە 1,300,000 تۆن بەرهەمی میوە 92,000 تۆن بەرهەمی مریشک 170,000 تۆن بەرهەمهێنانی هێلکە ساڵانە 1 ملیار هێلکە بەرهەمی شیر ساڵانە 285,000 لیتر ئێستا هەموو چاوەکان لەسەر ئەوەیە کە حکومەت لە ڕێگای وەزارەتی کشتتوکاڵەوە بتوانێت کێشەی ئەم بازرگانان و جوتیارانە چارەسەر بکە چونکە بە قسەی سەرۆکی ئەنجومەنی عەلوە بێت زۆرترین هەلی کار ڕەقساوە لە عەلوەکان بە تایبەتی بۆ گەنجان بۆیە دەبێت چارەسەرێکی یەکجاری بۆ ئەو بابەتە بدۆزرێتەوە. دۆخی جوڵەی بازرگانی لە گومرگە ئاڵگۆڕی مەسەلەن هەناردنی بەرهەمە کوشتتوکاڵەکان بۆ پارێزگەکانی خوار و ناوڕاستی عێراق چۆنە؟ زۆر ئاسانمان بۆ دروست دەکەن بەڕاستی ڕۆژانە ئاستەکەکانمان ڕۆژ بە ڕۆژ دەم ئەچتیکەمان بۆ دروست دەکەن ئێستا هەر بارێک بار دەکرێت لێرکانە لە بۆ خواری بڕوا لە ڕێگا عنی عذابێکی زۆریان دەدەن سیارە هەیە 15 وەرەقە و 20 وەرەقەیان دەدەستێنین بەڕاستی ئەمە لەگەڵ حکومەتی ناوەند هەموو ڕۆژانە کێشەمان هەیە ئەنی زۆر زاریش دامان لە وەزارەتی کشتتوکاڵی خۆمان کردووە لە وەزارەتی بازرگانی کردووە بێنە سەرخەتە و کێشانەمان لە بۆ چارەسەر بکەن ئەو بازاڕی مە ئێستا وەکو ئەو لێر گەورەترین بازاری کوردستانە لە سەوزە و میوە یعنی جێگایەکی گەورەی ساختکەرەوەی بەروبوومی خۆماڵی و دەرەچیە ئەو ئێستا تەنسیقێک نییە لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی ناوەند یعنی ئەو تەنسیقابێ ئەو بارانەی کە ئێستا دێ لە بۆ ئێرکوانە لێرکوانەوەش بڕوا بۆ خوار و بۆ شارەکانی عێراق کێشەمان لە بۆ دروست دەکەن بەس لێرە مەسموع لەوێ مەمنوع لەوێ مەمنوع لێرە مەسموع یعنی هیچ جەدوەلێک نییە پێکەوە بمان بەستێتەوە ئیشەکانمان ڕایی بکرێ بەڕاستی ئێوە مەسەلەن چۆنڵی بەرهەمی جنوب دێتە هەولێر و هەرێمی کوردستان بەڵێ 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 ئێستاەوە بۆ نمونە ئەو تەماتەیەکمان لە نەجەفەوە هاتووە زۆر بار بەروبوومیوان وەکو خیار و پاخڵە و تەماتە و هەموو ڕۆژانە دێمە هیچ ئاستەنگەکمان بۆوان دروست نەکردووە بەس ئەو بارانەی لێرەوە دەڕواوان ئاستەنج بۆ دروست دەکەنەکەنە لایەمە هیچ کێشەیەکمان نییە سەبارەت بە لەوەی لەم گومرگەیە چەند کەسی شەکە چۆنە ئاڵوگۆڕی بازرگانێکی ڕۆژانە بەڵێ بەتەوە خوعی من ئێستاگە لە وەکو ئیش و کار لە ناو هەولێر گەورەترین مەشروعی ئیشکردن ناو عەلوەیە یعنی بە هەزاران بەڕاستی عائلە لێرکوانە کارەکە بە نەفەری حیساب بکەین 20,000 نەفەر لێرکوانە هەمووی ساحب عائلەیە ئیشەکە لە عەرەبانسی و ساحب عەلوە و ساقی سیارە و ساقی ڕافعە و يعني گەورەترین مەشروعە يعني حکومەت دەبێ اهتیمامێکی تەواو بێرە بدا لەبەرەوەی هەموو بارسوچیە لەسەر حکومەت يعني بەقەدەر هەموو ئەو شەریکات و کۆمپانیانەی کە لەناو هەولێر ئیشەکەن ئەندیمە کرێکاریان نییە ئەندیمە نەفەر لێ کۆ نەبووتەوە لە بۆ ئیشکردن بەڕاستی ئەکوای اهتیمام بە ئێمە بدرێت یەکێک لە بیانوەکان یاخود داواکاریەکانی حکومەتی عێراقیەوەیە کە ئێوە ئەو بەرهەمەی دەینێرن بۆ خوار و ناوڕاستی عێراق بەرهەمی خۆماڵی نییە لە دەرەوە دەیهێنن بەڵێ ئێستاکەمە باسی ئەو شتەشم کرد لەبەرەوەی لێرکوانە تەنسیقەک نییە لە بینی حکومەتی هەرێم و حکومەتی عێراق کاکە ئەگەر شتێک مەمنوعە بەیەکەوە مەمنوعیکەن ئەگەر شتێکی مەسموعە بەیەکەوە مەسموعی بکەن کێشەکە لە بۆ ئێمە دروست دەبێت ئێستا لەلایەکەوە لا ئێمە مەسموعە لای ئەوان مەمنوعە یان بەیەکەوە مەمنوعیکە یان بەیەکەوە مەسموعیکەن ئێستامە کێشەمان لە بەروبوومی خۆماڵیش لە بۆ دروست بووە لەبەر بەروبوومی دەرەچێکە
یعنی ئەوەی خۆشمان ئێستاکە عینن وەکو ئەوە پارە لێ دەستێنن بە ناوی ئەوەی کە دەرەچیە ئێمە داوا دەکەین یعنی لە وەزارەتی کشتتوکاری خۆمان لەگە وەستی وەزارەتی کشتتوکاری ناوەن تەنسیقێک بکەن بەیەکەوە مەمنوعی بکەن بەیەکەوەش مەسموعی بکەن با ئەو کێشە لە بەو خەڵکە دروست نەبێ خەڵک هەمووی زەرمەند بوو لە پێناوی 2 بڕیار چێ لەو نێوەندەیە باجەکەی دەدا هەر هاوڵاتیان هاوڵاتیان ئەو خەڵکە جوتیاری هەولێر هەر هەمووی یعنی ئەو باجە دەدا بەڕاستی بازرگانەکانمان ئێستا بێزار بووینە نازانن چی بکەن ینی بارێک بار دەکەن دێن لێرکوانە بارێک بار دەکەن دایانەیە بڕۆن 100 کێشیان بۆ دروست دەکرێت بارێ 4 ڕۆژ ماوەتەوە لە سەیتەرە کەرکووک دوایە گەڕاوەتەوە هەولێر ژمارەی علوەی سەوزە و میوە لە هەرێمی کوردستان 8 علوەی گەورە 2 علوەی هاوچەرخ بازرگانیکردن بە سەوزە و میوە ڕۆژانە 3 ملیار دینار ڕەخساندنی هەلیکار لە علوەکانی هەرێمی کوردستان 100,000 هەلیکار سەرجەم داوا و کێشە و گرفتەکانی جوتیاران و بازرگانان دەبەمە لای وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هاوکات ئەندامی گفتوگۆی ڕێکەوتنی نێوان هەردوو وەزارەتی کشتتوکاڵی کوردستان و عێراق بزانم وەرگرتنی پارە لە بازگەکانی عێراق لە بەرامبەر بەرهەمە کشتتوکاڵیەکان یاساییە یاخود پێشتر ڕێکەوتن لەسەر ئەو بابەتە کراوە کە بە هیچ شێوەیەک نابێت باج یاخود پارە لە جوتیاران و بازرگانان وەربگیرێت. ئێمە چەند جارێک چوینە وەزارەتی کشتتوکاڵی عێراق لەگەڵیانە دانیشتین و ئەوانیش وەکو ڕەدی زیارەت جارێکی تر هاتنەوە بۆ لای ئێمە و شاندێکی فراوانیان نرد و ئەوە بوو ئەوەی لێکەوتۆ کە لە کۆتایی جارە لە مانگی 5 ساڵی ڕابردوو یاداشنامێکی لێ تێگەشتن واژۆکرا لە نێوان هەردوو جەنابی وەزیر کە ئەوە توانم بڵێم وەرشەرخانێکی گەورە بوو لە باشترکردنی پەیوەندیەکانی نێوان ئێمە و بەغا و ئێستش ئەم پەیوەندیانە بەردەوامە و بەرەو باشتریش ئەڕوا و ئێستا بۆ یەکەم جار منەسقێک دانراوە منەسقێک لە ئاستی بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی ئێمە کە بەردەوام لە پەیوەندیە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عێراق و ئەوانیش منەسقێکیان داناوە بۆ کاروبارەکان کە لەگەڵ ئێمە هەر گرفتێ دروست بێ و ئاستەنگێ دروست بێ ئەم بەڕێزانە لەسەر هێڵن بۆی ئاگاداری بڵین هەم ئەنجومنی ڕاوێژکاری هەم جەنابی وەزیرکرد بۆ لابردنی ئەو گرفتانە بەڵام بەداخەوە زۆر جار هەندێشت ئەگوزەرێ کە لە دەرەوەی ئەو هەماهەنگیەکەی ئێمە هەمانە لەبەرەوەی ئێمە ئەزانین ینی کەش و هەوایەکی جیاواز هەیە لە نێوان هەرێمی کوردستان و پارێزگەکانی ناوەڕاست و خواروی عێراق کە لە ڕووی کەش و هەواوە کە دەکری ئەمە خاڵێکی ئەرێنیە بۆ کەرتی کشتتوکاڵ کە کاتێک بەرهەمەکانی ئەوان پێگاهی ئەمێش تا پێ نەگەشتووە دەتوانرێت بازارەکانی هەرێمی کوردستان ببن بە بازار بۆ هەمەکانی ناوخۆی ئەوان و بە پێچەوانەشەوە کاتێک بەرهەمەکانی ئەوان پاوە بێ بەرهەمەکانی ئێمە پێگا بازارەکانی ئەوان شارەکانی ئەوان بێ بازارێک بۆ بەرهەمەکانی ئێمە دەرکمان بەو حەقیقەتە کردووە و پەیوەندیەکان بەرەو باش ئەڕۆن هەمومان ئەڵێن عێراق دیاگ عێراق و هەرێمی کوردستانیش بەشێکە لە بە عێراق لەبەرەوە هەمووی بە بەرهەمی ناوخۆی حساب بکرێتتر بەچی شێوازێک تۆ باج ڕسومات وەرەگری لە ڕۆشنی بەرهەمەکان ئەی بۆ بەرهەمەکانی ئەوان دێت بۆ لای ئێمە کاتێک پێویستمان پێێتی زۆر بە ئازادەنە لە علوەکانی ئێمە ساغەکرێتەوە نەخێر ئەوە هەمووی لە دەرەوە یاسا و ڕێنمایەکانە و ڕێگە پێنەدرا. لە زۆربەی وڵاتان بۆ هەڵگرتنی بەرهەمە کشتتوکاڵیەکان بە تایبەتی بەرهەمی میوە پشت بە ساردخانەکان دەبەستن بە مەبەستی سوودوەرگرتن لێ بۆ وەرزەکانی دیکە بەڵام ئەوەی لە ساردخانەکانی هەرێمی کوردستان بەدی دەکرێت زیاتر بەرهەمی هاوردەی تێدا هەڵدەگیرێت ئەمە لە کاتێکدایە دەتوانرێت چەندین بەرهەمی ناوخۆیی لەو ساردخانانە هەڵبگیرێت. سەبارەت بەم ساردخانانەوەی ئێوە توانای هەڵگرتنی چەنە مەسەلەن لە ڕووی کوالێتیەوە مەسەلەن چۆنە لەسەر چ دیزاینێک ئەم ساردخانانەوە دروست کراوە خۆی لەسەر کوالێتێکی زۆر باش بەرهەماتیام ئێستا کوالێتێکی ئەڵمانیام لە ئەوروپای ئەو شێ بەکاردێنن تقریبا 250,000 تەن جێ دەبێتەوە یعنی ئیشەکەی زۆر ئاسانی کردووە. باشە ئێوە زیاتر چ بەرهەمێکی تێدا هەڵدەگرن ئەم ساردخانانەی خۆتان؟ زیاتر بەمە لێرە تایبەت ئیشی مۆزی بەکاردێن هەنی برێ مۆزی لێرە بە کەسکی لە بۆمان دێت و زەردی دەکەین و تەوزیعی جنوبی دەکەین. باشە
بۆ هەر بەرهەمی دەرەوەی تیادا هەڵدەگرن بۆ بەرهەمی ناوخۆی تێدا هەڵناژێت زیاتر جوتیار ئەو دوای بازرگانەکان یعنی کێشە لە هەردوو لایەن هەیە چیە کێشەکان چیە؟ ئاسانکاری ناکرێت لە بۆ جوتیاران ینی زیاتر لە هەردوو لایەن ینی بازرگانی ئەو ماندی و ئیشکردنە هەموو بۆ دەرەوەیە هەموو ئەو ماندی بوونەوە ئەو کاسبی کە دەکەی هەم بۆ دەرێ پارەکە هەموو بۆ دەرێ کەمێک لە ناو قاچ خۆمانە هۆکارەکەی چیە ئایا ئەم ساردخانانە یاخود ئەم بەڕادانە دەتوانێت بەرهەمی تێدا هەڵبگیرێت بە تاکیت ستا هەنارە دەتوانێت هەریگری پەتاتەی دەتوانێت هەریگری ئەم بەو خۆمان پەتاتەمە هەگرتووە بەس دەی بخۆمان بیکەین یان جوتیان نایێت جوتیابرێ ئەمە لێرە هەری دەگرین نا دەی بخۆمان بچین بیکڕین و دایبنێت جوتیار یەکەوسە دەوێت بیفرۆشی و تەواو بڕاوە نا لە شوێنی ساکراوە داینێت و دوایە وەختی کە خلاص بوو ئەوەی خۆی خلاص بوو ئەو دەدابنێ ئەوەی ناکە جوتیار باشە کاک ئەحمەدیەک لەو هۆکارانەی کە دەیگەڕێنەوە جوتیاران یاخود بازرگانەکان کە بەرهەمە ناوخۆیەکانی لە سەرخانەوەکان هەڵناگرن دەڵێن تێچۆکەی زۆر گرانە ئایا تێچۆکەی ئەوەندە گرانە کە نەتوانی بەرهەمە کاڵگیری بۆ مۆسیمێکتر ئەوە شوێن هەیە شوێن ئێستا تو مەسروفێکی زۆر کەم دێ کابرا تقریبا 100 تانێک 200 تانێک لە شوێنێک هەردەگرێ يعني تقريبا 100 دينار 150 دينارش ديت السري كبتاكيدي جابو خوي بحساب بكين 200 300 دينار لو كاتي زياده لبو قازان كده يفروشي بس زوتي ارقت سيا دري من اورو موادك خوم دي فروش متوا شي دكرتو بازغانا كده كرتو زي اي هر شوينا كده كرتو او دينتو ساخ او ساكا اگه زوتي ارك وبكا سو زوتي ارك لي شكي دزانيه استفاده زور باشتر دەبێت و بەرهەمی زیاتر دەبێت بەس وە ناکە چێوە دەکە بازرگانەکەەوە دەکە یاجوتیارەکە زۆر پشت خۆی لێ کردیان باشە ئەتوانین بڵین تا ئێستا وەکو پێویست سوودمان لە ساردخانەوەکان وەرنەگرتووە بۆ بەرهەمی ناوخۆیی بەخوای وا سەبر دەوێ باش بێ بەس تقریبا دو سێ سا پێشتر هەر زۆر خراپتر وەس ئێستا وا دەوێت سەبر هاوینان و سەبر خەڵک وا دەوێ هەگیری ئەویش کەم جوتیار زیاتر بازرگانەکان ئێستا فکر لەوەی دەکەنەوە لە ساردخاوە هەری گرن و وەختی کەم مۆجمی خلاص دەبێت ئەو دەست بەوەی دەکات بۆ فرۆشتن باشە ئایا قازانجی هەیە هەم بۆ جوتیارەکە هەم بۆ بازرگانەکە ئەگەر بەرهەمێک لە سەرخانەوەکانەوە هەڵ بگیرێت و لە وەرزێکی ترا بفرۆشێت زۆر قازانجی زۆر یعنی ئەگەر جوتیار ئەگەر ئەو موادێکە دەردەچێ بێنتە ساردخاوە یەک دوو مانگ سێ مانگ بەجێ بێڵێ یعنی بە مەسروفێکی زۆر کەمدا بەجێ بێڵێ پاشان بیفرۆشێ زۆر ئیسفادە لێ دەکە هەرچی ئەو ئیسفادە لێ دەکە هەرچی منیش ئیسفادە لێ دەکەم خەڵکی دەرە ئیسفادە لێ ناکە وەختی خۆمان ئیسفادە لێ دەکەیت بە چێشەکە لە چدا ئەو ئیسفادە ناکە و منیش ئیسفادە کەم دەکەم ئەوەی ئیسفادێکی دێ بازرگانەکەی دەرە ئیسفادە دەکە کابراایەکە لە جنوبە دێ 4000 5000 50000 تەن دەکڕیت و دیختە سەرکاوە دەرێ ئەوها باشتر لە بۆ من ئەو کاتچکە گران دەبێ بخۆ دیفرۆشێ ئیسفادەکە لە بۆ من نییە ژمارەی ساردخانەکان لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 80 ساردخانە لە پارێزگای سلەیمانی 95 ساردخانە لە پارێزگای دوهۆک 55 ساردخانە لە پارێزگای هەڵەبجە 87 ساردخانە توانای هەڵگرتنی بەرهەمە کوشتوکاڵیەکان لە ساردخانەکان لە هەرێمی کوردستان 110,000 تۆنە